البته پاشنۆڕۆی ئەمڕۆ قاسم مارەجی ڕاوێژکاری ئاسایشی نیشتمانی بە سۆرەکایەتی وەفدێکی باڵای ئەمنی گەیشتە هەولێر و بە دوواداچوون بۆ لەشکرکێشیەکانی تورکیا لە هەرێم دەکات. لە کۆبوونەوەکەی ڕۆژی چوارشەمەی ئەنجومەنی وەزیرانی عێراق محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیران فەرمانی کرد کە پێویستە وەفدێکی باڵای ئەمنی بە سەرۆکایەتی قاسم مارەجی سەردانی هەرێمی کوردستان بکات بمبەستی بە دوواداچوون با دۆخی گشتی و دروستکردنی هەڵوێستێکی یەکگرتوو لەسەر پرسی لەشکرکێشیەکانی تورکیا. ئەمە لە کاتێکدا یاخود ئەندامێکی لیژنەی ئاسایش و بەرگری ئەنجومەنی نوێنەرانی ڕای دەگەێنێت کە هێرشەکانی تورکیا لە قوڵای خاکی عێراق لە ساڵی 1970ەوە دەستی پێکردووە کە زیاتر لە 25,000 هێرش بە 16,000 یاداشتی ناڕزایی بە دیکۆمنت کراون، بەڵام ئەم دیکۆمنتانە هیچ سوودێکیان نەبووە. لەگەڵ ئەوەش داوا دەکرێت کە پێویستە عێراق لە ڕێگەی نەتەوە یەکگرتوەکانەوە هەڵوێستی هەبێت و هەوڵ بدات کە بڕیارێکی پابندکەر دەربکات بۆ ئەوەی کە ئەنقەرە هێرش نەکات و بە ئاشکرا دەستێوەردان لە ناوچە سنووریەکان بوونی نەبێت. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین، دەپرسین ئامانجی تورکیا خودکاری گەری بەزانانی خاکی هەرێمی کوردستان لەلایەن تورکیاوە چی دەبێت و ئەو کاردانەوانی کە بوونیان هەیە بۆ سەر ئەو لەشکرکێشیانە بە دیاریکراوی کە لەلایەن بەغدادەوە کاردانەوە بوونی هەیە لە ناو هەرێمی کوردستاندا کە هاوڵاتیان و بەشێک لەلایەنە سیاسیەکان ناڕزایەتی تایبەت بەم لەشکرکێشیانەی تورکیا بۆ سەر سنوورەکانی هەرێمی کوردستان دەردەبڕن، چ کاری گەریەکی دەبێت. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز فەرزین کارباسی، شۆفەکاری سیاسی و شارەزا لە کاروباری تورکیا کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی تایاگ میوانە. کاک فەرزین، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان بە خێراتی. زۆر سپاس. هەڵبەتە وەک ئاگادارین کە لەشکرکێشیەکانی تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان تا دێ زیاتر دەبێت و پلان بۆ داڕێژراویشە و ئامانجی گەورەشی لە پشتە، بەڵام کاردانەوەکان دەبینین لە ئاست پێویستدانە یاخود دەکرێت پرسیارەکەم ئاوا بێت کاردانەوەکان لە ئاست پێویستدایە؟ نا ئەزان چۆن تورکیا ئامانجی فراوانی هەیە لە ئەم هێرشگەرە، تەنها ئەوەی کە مێبینی لە کوردستان نەکرگێت لە سووریا کردی، هەموو ئەمانە دوو کاربردی ئەسڵی هەیە بۆ تورکیا، یەک ناوخۆیی، دوو دەرەکی. ئەوەی کە ناوخۆییە ئەزانن ئاغای ئەردوغان سەرکەوتوو نەبوو لە ئاخرین هەڵبژاردنێک کرار لە شارەوانیەکان و کورد نەقش و دۆرێکی باڵای هەبوو لەوەی کە بەتایبەت بۆ ئیستانبول. هەموو ئەمانە نیشانەدا کە لە ناوە ئەو پێویستی بە کارگەرێکە کە بتوانێت ئەو شکستانە پوشش بدات، یعنی بە نوعی دای پۆشێت و خەڵک بە نوعی ئیقناعکا بەوە کە ئێمە هاینە حاڵەتێکی تایبەتە. بۆیە فراوانکردنی ئەو شەڕە لە هەرێمی کوردستان لە ناو خاکی هەرێمی کوردستان و بەپێ هەموو بەڵگەکان بەبێ هۆیە، چون شتێک دژی تورکیا لە هەرێمی کوردستان ڕووی نەداوە، یعنی هێرشێ نەکراوە، شتێکی ئاوا ڕووی نەداوە کە ئەو گەرەکی بێت بە نوعێت حوزەیەکی تازە بکاتەوە لە شەڕ لە ناو خاکی هەرێمی کوردستان. بۆیە ئەو پێویستی بۆیە مەسایلە دەرەکیەکەیش زۆر ڕوونە. تورکیا پلانێکیان بۆ لە 20 ساڵی ڕابردوو بۆ گۆرەکردنەوەی ئیسلاحاً ئیحیا یا زیندووکردنەوەی نوعی تەفەکوری عوسمانی و ئیمپراتۆری عوسمانی ئێوە بینن لە ئازەربایجان، لە شەڕی ئازەربایجان و ئەرمەنستان حوزەی نفوزی تورکیا لە ئاسیای میانە بۆ خەرخیزستان بۆ وڵاتانی ئاسیای میانە، هەموو ئەمانە و بەتایبەت مەسەلەی غەزە و حەماس، ئەڵبەتە ئەمانە زۆر بەرفراوانە، بەڵام ئەمانە هەمووی ئەو بەشێکە لەو پلانە گەورەکە تورکیا بۆ دەروەی خۆی هەیەی. باشە، هەڵبەتە وەک ئاماژەی پێدەدەی کە ئەم پلانانە پلانێکی تورکیا بەبێ هیچ ئامانجی تەنها ئامانجیایی فراوانخوازیە، بۆچی کاردانەوەکان با بڵێن بەپێی پێویست نییە لە ئاستی وڵاتانی نێودەوڵەتی و ئەقلیمی و باڵێن تەنان وڵاتانی دراوسێژدانە هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێن؟ هەر کامێکی هۆکاری تایبەت خۆی هەیە. من لە عێراقەوە دەست پێ بکەم، لە بەغاو دەست پێ بکەم. پرسیارێکی سادەیە، بەغا بۆ ئەبێ بێت لەسەر هەرێمی کوردستان کە خۆی کێشەی هەیە لەگەڵی، بێت شەڕکە لەگەڵ دەراوسێکە لە مێژوویکیشی هەیە، ئەوەیە کە لە دۆرەی بەعسا تورکیا ڕێگە پێدرا بووگە تا سنوورە بێتە ناو خاکی عێراق و تورکیا بەوە ئێستنا دەکات بەشە قانونیەکە حتا گە بڕواتە UN و مەجامعی نێودەوڵەتی ئەو ئێستنات بەو بڕیاراکە کە ئەو دەرۆ ئەقدیانە بووە. بەغدا پێم وانە ئێستا گەرەکی بێت لەسەر هەرێمی کوردستان بە ئەو ئیسلاحاً هاتنە ناوەی ئەرتشی تورکیا ئەو گەرەکی بێت پێداگیریکی زۆر کە یا زیادە لە حەد لەسەری بێت جواب بۆ ئەوە خۆی ئەهرۆم فشارێک ئیسلاحاً کارتێکی فشارە بەکاریە هێنێت دژی هەرێمی کوردستان وەک ڕوتین وەک قسە ئێمە ئەبینین حتا سەفەری شەگەن دێن
بۆ کە ڕاگۆڕینەوە بکەن لەگەڵ هەرێمی کوردستان بەڵام بەدڵنیاییەوەی بینن کە هیچ هەنگاوێکی عملی هەڵ ناگیرگێت نەهایەتەنش هەتا ئەگەر شکاتێکیش بۆ UN بەرن بەغا ئەوە پێداگیری ناکات چون بەکاری دەهێنێ ئەو هاتنی تورکیا دژی هەرێمی کوردستان. باشە هەڵبەتە کەواتە کە لە کۆبوونەوەی ڕۆژانی ڕابردووی ئەنجومنی وەزیرانی عێراق و ئیدانەکردنی ئەم لەشکرکێشیانە و نردنی وەفتێک بۆ هەرێمی کوردستان تا بەدووادا چوون بۆ ئەم لەشکرکێشیانە بکات هیچی لێ سەوز نابێت بەدڵنیاییەوە چون ئەوڵەن تورکیا گوێن نادات ئەو ئەهدافی خۆی دیاری کردووە ئامانجەکانی دیاری کردووە گوێن نادات و عێراقیش نییە لە دەوڵەتێکی مستەقڕی ئیسلاحان بەخوت نییە کە گەرەکی ببێت شتێ بە تورکیا نیشان بات ڕوویکی پێ نیشان با کە تورکیا بە نوعی بکەفێتە بیری ئەوە کە نەکا ئەم دەراسێمە لێ بتۆرێت مەسایلی اقتصادیەکە کە توانێت دەوڵاتی عێراق بەکاری بێنێت بەڵام بەکاری ناهێنێت هەرێمی کوردستان ئێستا کەفکە بەر حاڵەتێکی تایبەت کە لە بەرامبەر دەراسیەکان ئەمەڵەن کارتی فشاری بەدەستەوە نەماوە و هەر وڵاتێک ئەتوانێت بێتە سەری و ئەعمالی نفوذ و نەزەری خۆی بکات. باشە هەڵبەتە پێشتر با بڵێن چەند جارێک یاداژنامەدراوەتە وڵاتانی دەرەوە تا ئێستا تایبەت بە لەشکرکێشیەکانی تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان نزیکەی 16,000 یاداژنامە بە دیکۆمنت بوونی هەیە کە دراوەتە لایەنی پەیوەندی دراوەتە وڵاتانی دیکە تورکیا ئاگادار کراوەتەوە و لەم یاداشتانەدا باز لە مەترسیەکانی ئەم لەشکرکێشیانە بۆ سەرخاکی هەرێمی کوردستان و هاوڵاتیان کراوە تا ئێستا ئەم یاداشتانە هیچ سوودێکیان نەبووە هۆکار چییە کە کاتێک ئەم یاداشتانە گەیشتووە تەنانەت بە وڵاتانی دەرەوە بە ئەمریکاش بە واشنگتن ئەم یاداشتانە هیچ وەڵامێکی جددی نەبووە بۆ لەشکرکێشیەکانی تورکیا لێرە با واقع بین بە واقعەکە ببینین هەموو ئەوانە ئەتوانێت بۆ ئەگەر پشتیوانی هەبێت دەوڵەتانە پشتیوانی ئەو ئیمزا و ناوانە بن بەڵێ ئەتوانێت کاریگەر بێت بیبێت لە مەجامعی ئیسلاح حقوق بەشەری مافی مرۆڤی تۆ عنوانیکەی وڵاتان بێنە پشتی بەڵام بە واقع لە ناو بەرژەوەندی وڵاتانی گەورە ئەمانە ڕنگدانەوەی نابێت ئەگەر واقع بینانە تواشەیەکەین هیچ کامی ناتوانێت ئەسیری هەبێت مەگەر نیەت و قەستێک هەبێت بۆ ئەوە کە ئەوە بەرجەستە بکەن ئەوە جیایە مەسلەی نمونەی زۆرە مەسلەی شەڕی بۆسنی هێرزۆگۆڤین بوو شەڕێکە لە ئوروپای شەرقی دوای هەڵوەشانەوەی اتحادیە سۆڤێت بوو ئەو هەموو جەنایەتە کرا کەس نهاتە دەمیانەوە تا وەختی خۆیان مەیلیان هەبوو کە بێن بەرجەستەی بکەن ئێستا بۆ مەسلەی تورکیش ئەمریکا خەریک سازانێکە لە سووریا بۆ کە مەسلەی سووریا تورکیا واز بێنێت و هێرش نەکات لەم لاوە چرا سەوزەکەی هەڵکردووە بۆ کە تورکیا تا حدودێ بتوانێت بەرژەوەندیەکانی خۆی ئەعمال کات. کاک فەرزین ڕوونەکە بەزانی خاکی هەرێمی کوردستان بەزانزنی سەروەری خاکی عێراقیشە هەر لە ساڵی ڕابردوودا کاتێکە بە درۆن هێرشکرایە سەر سەیرانگایەک چەند هاوڵاتیەکی عەرب بوونە قوربانی ئایا ئەم بەزاندنی خاکە لە هەمان کاتیشا مەترسی بۆ سەر خاکی عێراق دروست ناکات کە مەترسی بۆ سەر خاکی عێراقیش دروست دەکات کەواتە بۆ هەڵوێستی عێراق هەڵوێستێکی جددی نییە. عێراق نایەوێت نە تەوانی ئەوەیە هەیە نە هێزی ئەوەیە هەیە کە بۆ دەوڵەتێک بێت ئەعمالی نفوسکە وە نە لەباری سیاسی بەنسبەت مەسلەی هەرێمی کوردستان ئەوە بەکاریە هێنێت من پێم وایە ئەوە بەکارهاتنە و دەوڵەتی عێراق ئەسڵەن جددی نییە بۆ کە گەرەکی بێت ئەم مەسئلە لەگەڵ تورکیا بخا بە لایەکە بۆیە من بەڕای من ئەوە تورکیا ئەوەی کە وتوویەتی بە احتمالی زۆر ئەوە بەکارە هێنێتە قوڵایی 40 کیلومترەکە. کۆتا پرسیار ئاراستی بەڕێستان دەکەین هەڵبەتە لە ئێستادا هەوڵ هەیە کە هەم عێراق هەم هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان کۆدەنگیەک با بڵێن یەکگرتوو بن لەوەی کە بە یەک جار ئەم هێرش و لەشکرکێشەی تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان ئیدانە بکەن و بتوانن کاریگەری ئەرێنی لەسەر ئەم لەشکرکێشانە با بڵێن ئەرێنی لەسەر ئیدانەکردنی ئەم لەشکرکێشانە بەجێ بێڵن. ئەم هەڵوێستە یاخود ئەم دەست پێشخەریە وا دەکات کە لەشکرکێشەکانی تورکیا بوەسێت و کاریگەری چی دەبێت؟ من پێم وایە وەکو هەڵوێستێکی هەردوو لە بەشداری مشتەرەکیان خراپ نییە بەڵام تەسیرێکی لەسەر ئەو خەریتە کە تورکیا بۆ خۆی دایناوە و ئەو ئامانجگەرە کە بۆ خۆی دایڕشتووە تەسیرێکی نابێت
و من پێم وانە تورکیە چون پلانی گەورەتر بەدەستیەوە هەیە بۆ ئایندەیەک خەریکە ئەم کاران ناکات. ئاخرین خەبەرەکان ئەزانن خۆ لەسەر مەسەلەی سووریا ئێستا خەریکەتێک بەشار ڕێکەکەوێ و 3 بۆ 4 ملیۆن ئاوارە گیانیانە کەفێتە خەتەر کەفێتە مەترسیەوە کە بیانێرێتەوە یانێ پلانەکانی ئەردوغان بەنسبت عێراق و سووریا تا ئێستا نەگۆڕ بووگەوە ئەیباتە بەرەوە و من پێم وانە عێراق بیەوێت بەجددی بێتەنەوە ئەم واقعەوە گەرەکی بە چارەسەری کار مەسئلەی هەریمی کوردستان و ئەو داخل بوونگەر ئەرتەشە ئەبێ هەڵوێستێکی زۆر جددیتر لەمە بگرێتە بەرکەتایسە گردوویە ئەمە بە نوعی تعارفاتی زبانیە و ئەوە ناتوانێت کارەگەریکی گەورەی بێت. زۆر سپاس بۆ بەڕێستان، زۆر سپاس بۆ فەرزین کارباسی شتۆڤەکاری سیاسی و شارزا لە کاروباری تورکیا. دووبارە سپاس بۆ ڕێستان بەخێراتی.